تۆپخانەکان و فڕۆکە جەنگیەکانی تورکیا لە ئێوارەی دوێنێەوە بە چڕی بۆردومانی گوندەکانی ناوچەی برادۆست لە ناحیەی سیدەکان دەکەن و سوپای تورکیاش لە بەزاندنی خاچی هەرێمی کوردستان لە پێشڕەویدایە و 20 کیلۆمەتر خاچی هەرێمی کوردستانی بەزاندووە. دوێنێ کاژێ 6 و 10 خولەک لەلایەن تۆپخانەکانی تورکیا ناوچەکانی سنووری هەرێمی کوردستان ناحیەی سیدەکانەوە بە چڕی بۆردومان کرا تا کاژێ 9 شەو لە دوای 9 شەو لەلایەن فڕۆکەکانی تورکیاوە زۆر بە چڕیتر بۆردومان دەستی پێ کرد و خەڵکی ئێمە وای لە چەند گوندێک 6 گوند ماڵەکانی خۆیان جێهێشت بۆ سەلامەتی خۆیان لە ئێستاژە خەڵکەکە گەڕاوەتەوە ناوچەکانی خۆیان تەنها گوندی خەلیفان و هەروە گوندی لێرکانەوە نەبێت بەهۆی نزیکی جەیشی تورکی لەم ناوچەیە لە کاژێر 12 شەوی ڕابردوش لەلایەن فڕۆکەکانی تورکیا و لەلایەن هەلیکۆپتەرەکانیان بەشێک لە جەیشی تورکی داخلی سەر چیادێل بوو لە ئێستا دەتوانین بە نزیکەی 19 بۆ 20 کیلۆمەتر داخلی سنووری هەرێمی کوردستان بووە لە ناحیەی سیدەکانەوە. بەهۆی بردومانەکانی شەوی ڕابردووەوە دوو هاوڵاتی بریندار بوون کەوا یەکێکیان کچێک بوو لە ترسی تۆبارانەکانی تورکیا لە شوێنێکی بەرزەوە خۆی فرێداوەتە خوارەوە و سەرئەنجام بە سەختی بریندار بوو. هاوکات لە ئەنجامی بردومانەکان دانیشتوانی زیاتر لە 6 گوند ئاوارە بوون کە زیاتر لە 120 خێزان دەبن و ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە. تا ئێستاش حکوومەتی هەرێم هیچ هاوکاری و بەهاناوە چوونێکی نەبووە بۆ ئەو ئاوارانە. چەندی دنیاکە ئێران بوو ئەمە ڕحەت و تەنە لە خۆخەریکی ماڵماڵاتەی خۆبووین ها هەندین دیتە تۆزێ بزر بوون ساچمە پەسەمە داهاتن لە چای لە پشتا گوندی وێ ڕاوێڕای لێدایە چ پەکشین نەدیتینە چشتە نامە نەبوونە بەخوای ئەوە هەموو لە بەماندی بوونەوە هیچم نەخوادێ دوێنێتان دوێنێ نێورانەیە چاڵا وڵای دەناوسیارە بەحەرێ و سەرما و ئیسراحەتم نەبووە و ترس و خەم و ها براو خەرکە خەلیفان و گوڕەشا و لێلکان و ئەو جانە هەموو ئەوە ئاوارە بووە هەموو ئاوارە بێ لە شەوێدی سعات 7 تا ئێستا خەرکەکە نەگەڕایت و سەگوند و شتێ خۆ لە بە مەترسێت یارە و هەلاو بەزمەوە هەموو ئاوارە بووە ئەوە چیادێڵەوەی هەمووی گرتووە ئەو گەریە هەموو گرتووە و شاپان و ئەو جیانە و گەروە هەموو گیرایە. بەپێی زانیاریەکان تورکیا لەو ناوچەیە 17 خەندەقی لێداوە و 14 بنکەی چاودێری وردی دروست کردووە و بنکەیەکی بەهێزی سەرپەرشتی داناوە و لە دروستکردنی بنکە و بارەگای سەربازی نوێ بەردەوامە. بردومانەکانی تورکیا لە ناحیەی سیدەکان لە کاتێکدایە کەوا بارەگای پاسەوانانی سنوور چەند سەد مەترێک لەو شوێنانە دوورە کەوا تورکیا بردومان و تۆپبارانی دەکات و تاوەکو ئێستاش حکوومەتەکانی عێراق و هەرێمی کوردستان هیچ هەڵوێستێکی فەرمیان نەبووە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.